ئەگەر وەک هەندێک کەس دەڵێن دروست نەبێت هەرێمی کوردستان بەراورد بکرێت بە فەڕەنسای لانکەی شارستانیەت و دیموکراسی، ئەی چۆنە ئەگەر بەراورد بکرێت بە ئەفغانستانی لانکەی تالیبان و قائیدە و توندوتیژی ئاینی. ڕۆژی یەکشەممەی ئەم هەفتەیە لە دوو وڵاتی فەڕەنسا و ئەفغانستان دوو ڕووداوی سیاسی ڕوویاندا کە دانیشتوانی هەرێم خەون بە هاتنەدی هەردووکیانەوە دەبینن. لە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن کە گەنجێکی 39 ساڵە و کەمترین ئەزمموی سیاسی هەیە بووە براوەی خولی یەکەمی هەڵبژاردنەکە و بەپێی زۆربەی ڕاپرسیەکانیش تا 2 هەفتەی دیکە دەچێتە ناو کۆشکی ئێلیزێ. ماکرۆن ماوەی ساڵێکە حیزبێکی دامەزراندووە و پاشەکشەی بە حیزبە خاوەن ڕابردووەکانی هەردوو بەرەی چەپ و ڕاستی فەڕەنسا کردووە. بەڵام لە هەرێمی کوردستان دوو حیزبی سیاسی دەسەڵاتدار ماوەی چەندین دەیە هەموو شتێکیان لە نێوان خۆیاندا دابەش کردووە. دانیشتوانی ناڕازی هەرێم و لایەنگرانی حیزبەکانی دیکە پێناچێت بە خەونیش بیر لەوە بکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕێی هەڵبژاردنەوە پاشەکشە بە پارتی وەکێتی بکەن و حکوومەتێک بەبێ ئەو دوو حیزبە پێک بێنرێت. تەنانەت هەندێک لە بەرپرسانی پارتی و یەکێتی نایشارنەوە کە قورسایی حیزبەکانی ئەوان بە ژمارەی کورسیەکانی ناو پەرلەمان نییە، بەڵکو قورسایی ئەوان بەپێی قورسایی مێژوەکەیان و ژماری هێزە چەکدارەکانیان و توانە داراییەکانیان هەڵدەسەنگێنرێت. لە ئەفغانستانی لانکەی تالیبان و توندوتیژی ئاینیشدا دوا بە دوای کوژرانی نزیکەی 140 سەربازی سوپا لە هێرشێکی چەکدارانی تالیباندا، هەریەکە لە وەزیری بەرگری و سەرۆک ئەرکانی سوپای ئەفغانستان دەستیان لە کار کێشایەوە، جگەلەوەش زۆربەی فەرماندەکانی سوپا گۆڕدران. بەڵام لە هەرێمی کوردستان کە لە 3 ساڵی ڕابردوودا بەدەست چەندین قەیرانی سیاسی و ئابووری و خزمەتگوزاریەوە دەناڵێنێت، چەند بەرپرس ئامادە بوون دەست لە کار بکێشنەوە. لێرەدا پرسیار ئەوەیە جیاوازی هەرێم لەگەڵ فەڕەنسایان ئەفغانستان لە چیدایە؟ پرسیارێک کە وەڵامەکەی لای زۆربەی شیکەرەوانی دۆخی هەرێم ڕوونە و ئەوەیە. فەڕەنسا وڵاتی دیموکراسی و دامەزراوەکانە. دامەزراوەکانی موڵکی هیچ حیزب و سەرکردەیەک نین، بەڵکو دامەزراوەی دەوڵەتن و هەر کەسێک لە هەر پۆستێکدا بێت بێ لێپرسینەوە دەربازی نابێت. تەنانەت دۆخی دامەزراوەکانی دەوڵەت لە ئەفغانستانی لانکەی تالیبانیش لە دۆخی دامەزراوەکانی هەرێم باشترە. لە ئەفغانستانیش دامەزراوەکان مڵکی حیزبێک و سەرکردەیەک نین، بۆیە لە هەڵبژاردنی سەرۆکاتی ڕابردوودا بێ ڕشتنی خوێن دەسەڵات دەستا و دەستکرا. پەرلەمانی ئەفغانستان تا ئێستا متمانی لا چەندین وەزیر سەندۆتەوە. لە دوایین حاڵەتیشدا دەست لە کارکێشانەوەی وەزیری بەرگری و سەرۆکەرکانی سوپای ئەفغانستانیش بەڵگەیەکی دیکەن بۆ سەلماندنیەوەی دۆخی دامەزراوەکانی ئەفغانستان لە دامەزراوەکانی هەرێم باشترن. تا ئێستاش زۆربەی دانیشتوانی هەرێم خەون بەوە دەبینن کە ڕۆژێک لە ڕۆژان سیستمی سیاسی هەرێمیش وەک سیستمی وڵاتانی پێشکەوتووی ڕۆژئاوای لێبێت، بەڵام لەوانەیە خراپیش نەبێت ئەگەر بێت و هەم دانیشتوان و هەم دەسەڵاتدارانی هەرێم جاروبار ئاوڕێک لە وڵاتە دواکەوتەکانی ناوچەکەش بدەنەوە.